سڵاو ڕێز و خۆشەویستین بینەران و بیسەران بەخێر بێن بۆ ئەڵقەی ژمارە 297 ژیری ئەمڕۆ 20 مانگی سەی 2026 خۆم بە خۆشحاڵ دەزانم لە جەژنی پیرۆزی ڕەمەزان لەگەڵتانم جەژنتان پیرۆز بی هیوادارم لە درۆن و موشەکی فەتاح و حاجی قاسم و خوبەیرەرە موبەیرەرە تەرەرەرە هەرچێکە دوور بن سەلامەت بن ڕاهاتنی نەورۆزشتان لێ پیرۆز دەکەم هیوادارم بەهارێکی خۆش بەڕێ بکەین بەهارێکی سەلامەت بەڕێ بکەین پڕیاری بەڕێ بکەین و بەرنامەی سفرێک ژیری ئینشاڵڵا بەردام دەبێ چاوتان ماز دەکەم دوگمە لایک سابسکرایب لەبیر مەکەن بارەس پێ بکەن داشکانی گەورەمان هەیە لە ئۆڵ فۆر ڕێز لە یاری نوێ نمونە یاری تێکن هەشت داشکانێکی نوێمان هەیە بە ئەکتیڤی PS5 تەنیا 30,000 ناتوانی وەری بگری یاری تێکن 7 هەرزانترین نرخی تەنیا 10,000 نارە بۆ خۆتان توان تاقیب بکەنەوە وەروان نێتفلەکسمان هەیە ئۆفەری نوێمان هەیە نێتفلەکس نمونە 3 مانگ 25,000 6 مانگ 40,000 1 ساڵی ڕەبق 70,000 کەمە کواڵەتی 4K و فول HD لەگەڵا هەر هەمووە کە تۆنێک فیلم و زنجیرە و شتی لەگەڵدایە و 5 کەسیش پێما بتوانن تاقیب بکەنەوە Metal Gear Solid Snake Eaterمان هەیە هەرزانترین نرخی تەنیا 30,000 نارە Ghost of Yoteiمان هەیە هەرزانترین نرخی تەنیا 45,000 نار لە ئۆڵ فۆر ڕێز بەردەستە FC26مان هەیە هەرزانترین نرخی 15,000 نار دەتوانی وەری بگری وەروەها پلەیستەیشن پلەسی دڵەکسمان هەیە بۆ 12 مانگ کە ئەکتیڤی PS4ەکەی 20,000 نارە ئەکتیڤی PS5ەکەی 95,000 نارە ناکانج و 50,000 ناتوانوەری بگری بۆ 12 مانگ کە تۆنێک یاری ئەوەندە یاری تێدایە تا تۆڵی عمرت بیکەیت تاو نابێت جگەرەمە هەر یاریێکتان دەوێت لە دنیای پلەیستەیشن ئێکسبۆکس PC و هەر خزمەتگوزارییەکان دەوێت لە ئۆڵ فۆر ڕێز ئێستا بەردەستە بە ناوی ژیرۆ بڕۆن لایەن بە خزمەتتان کەم لە مەفتێکی بڵاوکرێەوە یاریە گەورەکە بڵاو کرێەوە لە دوای 6 ساڵ لە چاوەڕوانی و هەمومان دەماویست بزانین نمرەی چەندە و یاریەکە چۆنە و کریمزن دێزەرت یاریە زەبەلە هەنوێکە بڵاو کرێەوە نمرەکەشی ناڵێم زۆر باشە بەڵام لە خراپەکانیش نییە بەڵام لە زۆر باشەکانیش نییە نمرەی هەفتاوەشتی بەدەستێناوە لە مێتاکریتیک لە ئۆپن کریتیک تۆزە زیاترە بەڵام من زیاتر باسی مێتاکریتیک دەکەم لە بەرنامە وەکو نەریتێک زیاتر لەوێ باز دەکەم پەیوەندیان بێکەوە نیە و دوو شوێنە بەڵام ئەوە ڕخنەگرەکانە زیاتر ڕخنەگرەکان لەوێ ژمارەدا بدەن تاوەکوستە هاواداران دایانە ناوە بۆی نازانین هاواداران و فانەکان چۆنە بەڵام هەفتاهەشتی وەرگرتووە لەسەر PC کە نمرەکەی زۆر خراپ نییە بەڵام یاریی زەبەلاحە بەگشتی هەمووی دەڵێن مەسەلەن گەورەترین کێشەی ئەو یاریە وەکو کێشە ئاگە باسی بکەم ڕخنی لێ جیرابێ ستۆریەکەی کە دەڵێن چیرۆکەی زۆر بەقوت نییە بەڵام ئۆپن وۆڵدەکەی یەکجار زەبەلاح و گەورە و نێکست جنریشنەوە تا جنریشنی ئێستاە کۆنسڵۆ نوێیەکانە لەگەڵ گرافیک زۆر جوانە بەڵام دەڵێن ئەوەندەی میکانیک تێدایێت و 8 کاژمێری بیدایەت تەنیا فێری میکانیکی یاریەکە دەبی ئینجا دەست بە چێژوەگرتن یاریەکە دەبی کە زۆربەی خەڵک ئەو کاتەی نییە بەڕاستی ئێستا حالیە بتوانێت ئەم یاریە گەوران تاقیکاتەوە لە ماکات دەخەڵکەکی زۆری شێتە نییە ئەم یاریانە دەوێت بۆیە دەبێت بزانین کە چی دەکڕیم کریمزن دێزەرت من چاوەڕێ بم ڕاستی هەشتایەکان بەدەست بێنێ چونکە بەڕاستی 85 بەسەر بەرزتێنە بە ڕۆژێکم دەمکڕی بەڵام پێم وایە ئێستا تۆزێت چاوەڕێ دەکەم بزانم چی بەسەر وە لە ئێستاوەش لەسەر PC ئەلان دە شوێن دیسکاونتی بۆ کراوە لە $60 لەسەر پلەیستەیشن 5 و ئێکسبۆکس سیریەس هەر وەکو خۆیەتی بەڵام بزانین داهاتوو و یاریە چۆنە چێ کڕیتی شێ دەیکات لە کۆمنت بینوسیم یاریشی نوێمان هەیە لەسەر PC بەناوی گەیم میریڤڵ کە نمرەیەکی هاوشەی بەرزتێنەوە هەفتاوەشتی بەرزتێنەوە یاریی خراپ نییە بۆ کەسانی حەزیان لەو زۆرە تاوەرە بەیسا و تەرتیبات پشتانەیە یاریەکەی هەفتەی ڕابردوو باسم کە ستارشیپ تروپەرز ئەڵتیمێت بەکوەر نمرەیەکی باشی 8 بەدەستێنە هەمووی دەڵێن یەکێکە لە یاریە سەرکێشیە ئەنەک سەرکێشیە یەکی یاری تاقیکارە سەریعە فاستپەیسەکانە بەڵام دڵم چێژی زۆرە تایبەتی بۆ کەسانێک کە لەگەڵ فیلمەکانی ستارشیپ تروپەرز گەورە بووە لەم هەفتەیە لەسەر نیتندۆ یاری سوپەر ماریۆ برۆز وەندەر نیتندۆ سویچ 2 ئەدیشن بڵاو دەکرێتەوە ئەدیشنی یاریەکە لە بۆ نیتندۆ سویچ 2 کە ئەو کەسانی یاریەکەیان هەیە دەتوانن بە ئەپگرید پاکێک تۆزێ پارە دەدەی دەبێتە نیتندۆ سویچ 2 ڤێژنی یاریەکە کە تۆزێ کواڵەتی بەرزتران شتی نوێیان زیاد کردووە ئەو کەسانش کە نەیان کڕیوە پێم وابێ نرخەکەی تۆزێ گرانە لە بەرەوەی خۆی یاریەکە هەرزان نییە بەڕاستی یاریێکی گرانە یاریەکانی $60 قفلە زۆر بە زەحمەتی دیسکانتی بۆ دەکرێ یاری The Midnight Walk لە کۆتای یاریێتە نیتندۆ سویچ 2 بە نرخی $30 بۆ کەسانی سویچیانە ئەم یاریان لەم هەفتەیە بەردەستن دەتوانین تاقیم بکەینەوە هەرکامیان دەوێت یاریەکانی پلەیستەیشن پڵەسی ئەکسترا پریمیەم ئێستا حالیان بەردەستن کە هێدلاینەکەمان یاری سپیس مارین 2 بوو
ئێستا بەرزن بە خۆتان توان تاقیب بکەنەوە و وەزبەیەکی نوێ یاری گەیم پاسیش ئاشکرا کران بۆ ئەو مانگە بۆ ناوەڕاستی مانجی سێ بۆ کۆتایی مانجی سێ یاخود عفوان سەرەتای مانجی چوار بۆ ناوەڕاستی مانجی چوار هەرێکە لە یاریەکان ساڵ بیندا دێتە سە پریمیەمی گەیم پاس پریمیەم چەند یاریشتێدا دیسکۆلیزیۆم خراپ نییە ئەو کەسانی کەفیان بە یاریێکی RPG ڕاستەقینە دێ لایکە دراگنت تێدێت هەیە لە خوارەوەش دەڵۆنگ دارک تێ یاران تۆزە بنەباکم ریزنیڤل بایۆهازار تێدێت ئەڵتیمەت و پریمیەمی باربیت هەیە بۆ کەسانی کەفیان باربی دێ چێ پەمبەیە لە مارینگۆ پینکە ئەو یاری لەبەوەی تاقیکەنەوە لەگەڵ فاینل فانتەسی شمان هێدە سەر ئەڵتیمەت و پریمیەمی بێ مەسەر هەواڵەکانی مەفتەیە بەڕاستی گەورەترین ستۆری ئەم هەفتەیەمان شتێکە بە ناوی DLSS off DLSS on هەموو ئینتەرنێتی بەخۆ خەریک کردو بەڕاستی ینی خەڵکێکی یەکجار زۆر لە جیهان باسی ئەوە دەکەن کەەوە لەوانێت داهاتوی ڤیدیۆ گەیم داهاتێکی باش نەبێت لەبەرچی لەبەر کۆمپانی ئینڤیدیا ئەو کۆمپانیەکەوە گرافیکارتی کۆمپیوتەر دروست دەکەن کەیسەی من کە بینیتانە گرافیکار دەشتێدایە یان کەیسەکەی لە ماڵەوە هەتا ئەگەر گەیمینگ بێ گرافیکارشدا بەبێ و گرافیکاردا تۆ ناتوانانی یاریەکان بکەیت لەبەرەوەی پێویستی پێەیە شش تەکنیکی دووردێژە باس ناکەم بەڵام هیم ئەو کۆمپانیای ئەم گرافیکارتەی لە زۆری ئینڤیدیا دروست دەکە تەکنۆلۆژیاچیان هەیە بەناوی DLSS هەڵدەستێت بە بەرزکردنەوەی فرێمڕێتی یاریەکان واتە خێرایی نەرم و جوڵان وشتی یاریەکان لەگەڵ ڤیژوەڵی یاریەکان واتە گرافیک بەرزتر پیشان دەدا لە ڕێگەی تەکنۆلۆژیاوە نەک لە ڕێگەی هێز و توانات هێز و توانات تۆ ناتوانانی گرافیک کارتەشی نمونە فول مواصفاتی قەپات یەک دەفتەری بکڕی بەڵام توانین گرافیک تەبیعی بکڕی بەو تەکنۆلۆژیایە ڤیژوەڵ گرافیک بەرزتر خۆی پیشان دەدا لەوەی کە هەیە واتە فەیکە بەڵام فەیکە ئەوەندە باوەڕ پێکراوە تۆ نازانی چیم جوان دەکە یاریەکە لەو فۆرکەی بەرز دەکاتەوە پلەیستەیشن جێویشە دەکە ئێکسبۆکسەکە هەموو دەکەن بەڵام DLSS 5 نەوەی پێنجەمی ئەم جۆرە تەکنۆلۆژیایان ڕاگەیان کەوا ژیری دەستکرد AI بەکاردەهێنێ بۆ ڕووناکردنەوەی دموچاو و باگراوند و شتەکان و لە هەمان کاتدا پیکسل بە ژیری دەستکرد باشتر نیشانی دەدەن نمونە ئەمە بەشێک لەو یاریانەیە کە بینیمان لە مەفتەیە پیشانیان دای کە خەڵکێکی زۆر تووڕەکە بڕاستی بەتاوێت لە یاری ریزنیڤل ڕەکویە ئادەبین کەوا دموچاوەکە بەڕاستی زۆر لە ڕاستی چووتر دەچی گرافیک باشتر خۆی نیشان دەدا بەڵام ئەو فیلتەرەی کە DLSS بەکاری دێنێ بوویتە کێشە بەڕاستی لەناو جیهانی ڤیدیۆ گەیم لەبەرەوەی دەڵێن ئەمە ژیری دەستکردە هیچ هونەرێک لەناو یاریەکە نامێنێتە ئەو شتە نامێنێ و دوومچاوە نامێنێت کە هونەرمەندەکە دیڤلۆپەرەکە کە لە سەرتاوە دیزاینی بۆی کردووە مەسەڵەن دەبێت هەموو شتێک دەبێت ئەو فلتەرە ناشینی ژیری دەستکرد کە دیارە ژیری دەستکرد ینی ئەوەندەمان بینیوە لە جێن AI ژیری دەستکردی دروستکرا و دروستکار مەسەڵ خۆ ئەوەی کە بەکاردێ لە ChatGPT و ئەنواع ئاشکالەکانی ئیدی ها زۆر ژیری دەستکردمان زۆرە کە وێنەی دەدێ بڵێ وێنێک موسکە ئیدی ئەو شکلت دەداتی کە زۆر دیارە ژیری دەستکردە و زۆرەوان بێزمانی دەتەوە منەوە خۆم بێزم لەو زۆر ستایلە فلتەر دەبێت بەری دەزانم ژیری دەستکردە هونەری تێدانیە تەنیا پرۆمتەکە دەنووسی ئەو هالێ بکە شتەکە لەبە دروست دەکە کە هیچ هونەری تێدانە بەڵام ئەمە هونەری تێدا لەبەری خۆی یاریەکە هەر هەیە بەڵام ئەم فلتەرە لێ دەدەن بۆ ئەو یاریەکە زیاتر بەڕاستی بچێ بەڵام ئایا پێویستە هەموو یاریەکان بەڕاستی بچێت لەبەرەوەی ئێستا کۆمپانیای وەکو کاپکۆمی بێگومان دەتوانێت ڤیژوەڵ جوانتر بکەم مەسەڵەن مۆدێڵی کاراکتەرەکان هێشتا زیاتر لە ڕاستی بیان سوێنێ بەڵام پێویستی بە هێز و توانایەکی زیاترەوە لە هەمان کاتدا هەندێک کاتیش دیزاینە واتە ستایلە قەست بەو دیزاینە دروست دەکرێت پێویست ناکە هەموو شتێک ڕاستی بچێت ئەمە کێشەیەکی گەورەی لە ئۆنلاین دروست کردووە زۆر خەڵک دەڵێن ئەمە قێزەونە هەندێک دەڵێن ئەمە زۆر لەناو دوو کۆتی کۆتۆن کۆت بەگەی دەچی لەناو ڤیدیۆ گەیم بەڵام لاندێ نمونەش بەڕاستی جوانە نمونە لە یاریەکی وەکو ستارفیلم کە مۆدێڵی کارکتەرەکانیان خۆیان زۆر جوان نییە نەک لەبەرەوەی مەسەڵەن هونەری یاریەکە جوانە هەر خۆی گرافیکی بۆ شێوازە نەبوو DLSS تۆزێ زیاتر بەڕاستی دەچوێنێ بەڵام ڕاستی چوانەکەی پێم وایە لە دموچاوەکان تۆزێ کێشە دروست دەکەکەەوە ئەویش زیاد لە حەد بە ژیری دەستکرد و AI دەچێت لەوەی کە با مەسەڵەن بە گرافیکێکی بەقوت بچێت کە گەیمەران بە عام کێشیان لەگەڵی هەیە و ئەمەش بووە میمێکی گەورە لەم هەفتەیە بووە هەڵایەکی گەورە بەتابەتی و کەسانێ کە لە تویتەر لە یوتیوب لە ئینستاگرام لە فەیسبوک لە تیکتۆک ئەوانەیە کە متابعی هەواڵەکانی ڤیدیۆ گەیم دەکەن یاخود ڕۆژانە ئاگادارن لە دنیای ڤیدیۆ گەیم و دنیای تەکنۆلۆژی ڕوودا ئەمە DLSS off و DLSS on بەڕاستی هەڵایەکی گەورە دروست کرد جا نەک تەنیا گەیمەران و هەواداران بەڵکو کۆمپانیەکان و ستودیۆکان و پەرەپێدەرەکانیش هاتنە ناو وەزعەکە و هاتنە میمەکە نمونە پاوەڕواش سیمولیتەر DLSS off داناوە کە پەیگەرێکی زۆر ئاساییە DLSS 5 on داناوە کە دەبینین کەەوە باگراوندەکە کردشتێکی ڕاستەقینە لە هونەرێکی
کارتونی کە دێشتێکی ڕاستەقینە کە لینە لەم یاریە نایە ئەو بانقەسدا ناو بێگومان ئەگەران زدینینە کۆمپانیاکە کۆمپانیەکان دەڵێن بەدەستە خۆتە کە ئەو تەکنۆلۆژیا بەکاردێنی یا خۆت ناوە دەڵێن هێشتا ئەمە سەرەتایان بێگومانە داهاتوو وێژنی باشتر دروست دەکرێشتانە بەڵام خۆم زۆر قەناعەتم پێی نییە کە باشتری بکەن لەبەرەوەی هەر جارێکە ژیر دەست کە بەتەواتی بێت ناو دنیا ڤیدیۆ گەیم ئەمە خۆمان لێ ترسین بەتەواتی بێ بێگومان یاریەکان ئەو شتە نامینێ بنمونە یاری وۆرمز دایناو دیڵسیس 5 ئۆفەکەی داناوە ئۆفەکە چۆنە شێوەیەکی کارتونی هەیە بەڵام 5 ئۆنەکە کرمێکی ڕاستەقینیان داناوە زۆر بەڕاستی دەچێت یان خۆ ڕاستەقینەیە یاریێکمان هەیە بەناوی یاخود کارکتەرمان هەیە بەناوی پرۆمس ماسکۆت ئاگنی پەنجەیەکیان داناوە کە شێوەیەکی تەواو کارتونی هەیە ئۆنەکە دەیکاتە پەنجەیەکی ڕاستەقینە جەماعەتی کڵت ئۆف دە لامپ داناوە کە هەر زۆر شکلەکەیان گۆڕیوە بە ئۆنەکەی جەماعەتی ئەمۆنگ ئەسیش هاتنە ناو میمەکە دەبین کە لە یاری ئەمۆنگەس دوومچاوی تێدا نییە بەڵام لە ناو دیێڵزت ئۆنەکەی دوومچاوی تێداکە زۆر بەزوانیتە جەماعەتی کاتکوێستی هاتن دیێڵزت ئۆفەکەیان شێوەیەکی کارتونی پیکسلی هەیە ئۆنەکەیان چ داناوە پشیلێکی ڕاستەقینیان داناوە تاکە فلتێبەکان ئالێ بێگوان ئەوانە هەمووی تعلیقە نەک سوکایەتی وەکو تێم پێم وتن ئەمە توانجە سوکایەتی نییە بە تەکنۆلۆژیاکە لەم کۆمپانیاکە و تەکنۆلۆژیانە بەکاردێنن یاری ستیکس دیێڵسس ئۆفەکەیان شێوەی کارکتریستیکسە بەڵام دیێڵس ئۆنەکەیان یەکێکە لە مەخلوقە جنەکانی ناو دنیای لۆرد ئۆف دە ڕینگسە کە کارکتەرێکی بنە بانگە شێوەی زۆر بەڕاستی دەچێت لەگەڵ چەندین نمونێت کە هەبوو لەم هەفتەیە وەکو خۆم بەلام واساییە بتوانم بیکوژێنمەوەی کێشەنیە بەڵام کێشەکە چییە بە بلای منیژە کێشێت چیە ئەوەیە کە کۆمپانیەکان تەمبڵ نەکان لەوەی کە بەڕاستی هونەر بهێڵنەوە نەک هەموو شتێک بکەنە پرۆمپتە ژیری دەست لەبەر هەموو یاریێک بێک دەچێت ئەو وەختە نمونە من بەردەوام ڕخنە لە یاریەکانی ئەو یاران دەگرن کە ئەنریل ئینجن 5 بەکاردێنن نمونە هەمویان نا بەڵام زۆربیان کە بەکاردێنن مۆدێڵی کارکتەر و جیهانەکەیان هەموو بێک دەچێت لەبەر هەمان ئینجنە باشترین شتەوەیە کە ئینجینی جیاواز بەکارێن بۆ ئەوی مۆدلەکان و باخچەکان و جەنگڵەکان و دارستان و ئاو شتەکان بێک نەچن کە بێک دەچێت هەست دەکەی کە بێک دەچی ئەو بەتایبەتی و یارانی کە ئینجین 5 شتی جیاواز بەکاربن بێگومان باشترە بەڵام ئەوە بەزمی دیڵسس ئۆف ئۆنەکە هیوادارم بە کورتی پوختی لە بابەتەکە حاڵی ببن بێمە سەر هەواڵێکی GTA 6 سەرۆکی کۆمپانیای تێک-تو خاوەنی ڕۆکستارە لەم هەفتەیە لە مقابلەیەکی کرد و چەندی قسەی جیاوازی کرد لە قسەکان دەڵێ جێگەی پێکەنینە ئەگەر وابیر بکەینەوە ژێری دەستکرد بتوانێت یاریێکی هاوشێوەی GTA دروست بکە بە تایبەتیش ئەو تەکنۆلۆژیای کە گوگل لە ماوەی چەند مانجی ڕابردووی هاشایکە بە ناوی گوگل پرۆجێکت جینی واتە سەرۆکی کۆمپانیای تێک-تو دەڵێ ژێری دەستکرد ناتوانێت بە دوگمەیەک کە ئەوەی گوگل ڕکلایم بۆ دەکە بە دوگمەیەک ناتوان یاریێک دروست بکە وەکو GTA 6 بە حیاتی دەڵێت بە ژیان ناتوانن شتی وا بکەن نەک لەبەرەوەی کە تەکنۆلۆژیاکە ناتوان بێگوان تەکنۆلۆژیا دەتوانێت دەدات و ئەوە 100 ساڵی کە 100 دەتوانێت و پێی ئەو پێشکەوتنی ئێستابی 100 ساڵی دیکە دەتوانێت مەتریکسی دروست بکە ئەو مەتریکسێک کە لەناو جیهان لە فیلمی مەتریکس بیوتن جیهانێکی وا دروست بکات و کارکتەرەکان هەست بکەنکەوە ناوجیان ئەکی تەکنۆلۆژیا بەو شێوازە سەریع پێش دەکەیت بەڵام مەبەستەکەی لێرە ئەوە نییە کە پێیان ناکەی بەڵکو مەبەستەکە ئەوەیە کە ئەو هونەرە نابی کە خەڵک دەیەوێ هونەرێک نییە یان دیارە فەیکە نمونە لە یوتیوب زۆر زیاد تەماشای ڤیدیۆیەک دەکەی کە بە ژیری دەست ئای دروست کراوە منداڵێکە هەڵدەپەڕێ خۆت هەندێک مەخلوقاتە ینی هەست دەکەی ژیری دەستکردە بێز دەی دەبتەوە بەڵام ئەگەر دەزانی ئەوە بەدەست دروست کراوە سەیری دەکەی ڕێزەشکت هەیە بەرامبەر لەبەر دەزانێمە هونەرمەندی ڕاستەقینە لە پشتیتی تەنها میوزیکی کلاسیک لەبەر بەدەست دەژێنرا زۆر تۆم گیری سیر کرد بەسیترین نمونە زۆرتان بیرتان یان عدنان لینە ئەوانە پشتی زۆر گەورە کوردستان سیر کرد لەبەر بەدەست چێشراوە و میوزیکەکەش بەڕاستەقینەیی ژەنراوە نەک بە ئالەتی ئەلکترۆنی چێژێکی دیکە و خوڵقێکی دیکەی هەیە کاتێ سەیری دەکەی ڕێزت هەیە پێزانی تێ بەرامبەر لەبەر مرۆڤ و هونەرمەندی ڕاستەقینەکە کرد بەڵام زۆربەی ئەو شتانی ئێستا بەکاردێن میوزیکیش تقریبا ناڵێم خراپترە بەڵام ئەو چێژەی نییە بەقەت میوزیک ڕاستەقینە میوزیک داین کۆ مەسەلەکە مەسەلە پرفێکتی نییە مەسەلەکە هەڵەیە مرۆڤ هەڵە دەکا لۆیشتی جوان دروست دەبێت تەکنۆلۆژیا هەڵە ناکە شتی پرفێکت دروست دەکە کە 100% هیچ غەڵەت تێدانە بۆیە هەست دەکەی کە زۆر دروست کراوە چکە هەموو شتێک دوی غەڵەتش دەبێت نمونە ئاەتی میوزیک باسم کرد ئەگەر مۆسیقاکە نۆتێکی گوسکۆکەی غەڵەت کرد هەست دەکەی ئەمە مرۆڤە ئۆکەی مرۆڤێکە لە پشتیوتیان تامی هەیە چێژیە من نازانم دەوای زیاتر دەتان ڕوون کەمە بەڵام زۆر دڵخۆشم کەسێکی وەکو سراو زڵناک سەرۆکی کۆمپانیای تێک-توە ئەوها بیر دەکاتەوە کە ژیری دەستکرد ناتوانێت بە دوگمەیەک یاریش وەکو GTA دروست بکە ینی پێم باشەکەوا فکر دەکەنەوە هەر نەواک بێت
لە پرسیاری ئەوەی ئایا ئەو کەسانی لەگەڵ یاریەکانی GTA گەورە بوون بە تایبەتی سەنەدرێس و GTA 1 و 2 کۆنەکان سێ دەڵێ پێی وایە ئێستا یاری GTA 6 بکڕن لەبەر تەمەنیان زۆر گەورە بووە ئەوش دەڵێ بەڵێ ئێمە دەتوانین لە هەر تەمەنێک بێ یاری GTA پێ بفرۆشێن گچکە بێ هەرزەکار بێ گەنج بێ پێگەیشتو بێ و پیریش بێ ئێمە دەتوانین یاری GTA پێ بفرۆشین بە تایبەتی بۆ ئەو کەسانێک کە لە منداڵیەوە لەگەڵ یاریەکان GTA گەورە بوون دەڵێ کێشەمان تەمەن نییە هەموو تەمەنێک بەپی داتاکانی خۆیان قسە دەکە بێگومانەوە چۆن یاری دەفرۆشن زانست تەمەنێک یاریەکە دەکڕێ یاریەکە دەکا داتای کۆمپانیایەکان لە شوێنکان لە بەس مهم دەڵێ بەپی تەمەم ئەو شتانە بێ کە دێکەڵنەوە کردووە 100% هەموو تەمەنێک چێژ لە یاری GTA 6 وەردەکرێت بێمە سەر هەواڵێک بەڵام سپۆیلە بۆیە بڕۆنە پێش ئەگەناتان جێتان لەبێ بەڵام بە کورتی باسی دەکەم لەبەر سپۆیلەکە نامێک گەورەتر بێشتانە سپۆیلێک بڵاو نەک سپۆیلێک بڵاوکە دەرهێنەر خۆی بڵاوی کردەوە تە سپۆیل نییە بەڵام بۆ کەسانی نیانێ بزانن لەسەر یار Resident Evil ڕەکوێمە ئەویش پرسیارەکە ئەوە بوو کە لە یاریەکەی چکم تاوام نەکرد بێشتا بەهۆی نەبوونی کارە بەو هەڵدا بەزم و ژیانمان وای لێهات لە یاریەکەی دەڵێ کارکتەری لیۆن شتێک ڕۆدەدا کە نازانم چێت تۆ لە خۆشم سپۆیل نەکردوێتە نیا و خەبەرم بخێندەوە لە یاریەکەی پێدەچێت لیۆن نازانم دەسێتە شوێنەکە کوێ شتانە بەڵام پرسیار لە دەرهێنەر یاریەکە دەکەن ئایا لیۆن هاوسە گیری کردووە یاخود سینگڵە ئەویش دەڵێ بڵێ لیۆن ژنی هەیە بەڵام ژنەکەی چییە دیارە لە یاریەکەی باز ناکە و خۆشی دەڵێن نەخێر پێتان ناڵێم چییە ئەمە پرسیارێکە وەڵامەکەی با بۆ داهاتوو بێ واتە کاکم لیۆن وەکو من خاوەن ژنە بەڵام لیۆن تەمەنی 50 ساڵە ئەمن تازە 32 ساڵە زۆر بەداخەوە ئۆکەی بێمە سەر شێنمون 3 لە مەفتەیە ئەپدێتێکی نوێ و نەگا مەفتەیە ینی لەو ماوەیە بڵاو دەکرێتەوە بەڵام لەم هەفتەیە ئاشکرا کرا ئینهانس ئەدیشنی لە بۆ بڵاو دەکرێتەوە کە ڤیژوەڵی یاریەکە و چەند تەرتیبات شتی وەشتانە لە بۆ بڵاو دەکرێتەوە وەروە یوبیسۆفت گەیاندکەوە ستودیۆیەک دادەخا و 105 کەس لە ستودیۆیەکە دەردەکا ئەوی ستودیۆی یەکێکە لە ستودیۆکانی تۆم کلانسی کات خۆی کاریانە سەر یاری ڕۆین بۆ سیجی کلاسیک دەکرد نەک ئەم نوێیە بەڵام کلاسیک دەکرد ئێستا کاریان زیاتر تێک سەپۆرت بوو واتە سەپۆرتی یاخود پاڵپشتی تەکنیکی یاری ڕێینبۆیان دەکرد ڕێینبۆی نوێیەکەی سەبڵاو کردەوە و ئاخر کاریانە سەکرد بێ ئەو هاردلاینەکەی تۆم کلانسی بوو کە یوبیسۆفت کانسڵی کردەوە چەندین دیڤژنی هاردلاینمان هەبوو لەگەڵ چەندیارێکی فری تو پلان لە ماوەی ئاشرا کرد و کانسڵیان کردەوە بۆیە ئەستودیۆی داخست 105 کەسی لە کارکەی دەرکرد زۆر بەداخەوە بەهۆی ئەوەی کە یاری کریزن دێزەر زۆر نمرەکانی زۆر باش نەبوو ئەو کۆمپانیای کە یاریەکەی بڵاو کردەوە نەک دروست کرد بڵاو کردەوە پرل ئەبسە ناوی پەبلیشەرە دەڵێ سەتاسی لە پشکەکانی خۆی لە دەستدا بەهۆی ئەوەی یاریەکە زۆر باش نەبوو تا لە ڕووی داراییەوە خەڵکی پەرپێدەرەکە ئانی خاوەن پشکەکان خاوەن پشک بەستم سەرنج کۆمپانیا شتی خاوەن پشک من و تۆش دەبینە خاوەن پشکێک لە کۆمپانیاک دەکڕین وەکو گرێوێکە زیاتر ئەگەر حەز دەکەی کۆمپانیا حاڵی باش دەی پشکەکەی تو بەرز دەبتەوە پارێکشێت قازان دەکەی کۆمپانیاکە خراپبی بگومان ئەنی حرام نییە لە بەروی بەرز و نزمی تێدا تۆ پارە بۆ بەرهێنان دەکەی باش بی بەرز دەبتەوە خراپبی زەر دەکەوێتە زەرەر و قازان تێدا بۆی حرام نییە پشکۆشتانە بەڵام مهم بەوەی تێبگەم کەم جار دەڵم خاوەن پشکەکان بەستم چییە کۆمپانیاکان سەتاسی پشکەکانی لەدەستدا بەهۆی ئەوەی خەڵکەی زۆر پشکەکانی فرۆش کەواتە پشکەکان سەردیتە خوای لە بازار بۆی ئەوەی یاریەکان نمرەکانی باش نەبوو کە هەفتەیەکان بوو لە نەک 89ەکان هیوادارم فرۆشێکی باشیان هەبی لەبەر یاریەکە زۆر بە زەبەلاحی دروست کرا و پارەیەکی خەیاڵیان لە ماوەی 6 بۆ 8 ساڵ لێ خەرج کردووە یاری هیومن فۆڵ فلات لە کۆتاییە دەتەنی سەر نتندۆ سویچ 2 یەکێکە لە یاریە کلاسیکەکان یەکێکە لە یاریە بەناوبانگەکان بە تایبەتی بۆ کەسانێک کە حەزیان بە یاری کۆوە ئەپە لەگە برادەر وشتی خۆیان بیکەن سویچ 2یان هێرەمیان توان تاقیکەنەوە هەواڵێکی ناخۆشم هەیە لە بۆ جەماعەتی کریستال داینامیک و توم ڕێدر کە بڕیارە ئەم ساڵ یاریێک بڵاوکەنەوە ساڵی داهاتوو یارە نوێیەکەی کاتلیست بڵاوکەنەوە بەهیم ڕانگەیاندکەوە چوارەم وەجبەی دەرکردنی کارمەندەکانیان دەست پێ کردووە لەم هەفتەیەش زیاتر لە 20 کەسیان بەڕێ کردووە لە هەفتەکانی داهاتوو چەند کەسی دیکە بەڕێ دەکەن بەداخەوە لەبەرەوەی دوو یاری زەبەلاحیان لە بەردەم دەستدا هیوادارن کاریگەری نەکاتە سەر ئەو دوو یاری زەبەلاح یەکیان ریمەیکی یاریشی یەکەم یاری توم ڕێدرە ئەوی دووەم ژیارێکی نوێی توم ڕێدرە کە بڕیارە ساڵی داهاتوو بڵاو بکرێتەوە وەروە یاری FBC فایر بریک لەلایەن جەماعەتی ڕێمەدی پارساڵ بوویان پار وەبزان پارویان پێرا بڵاو کرایەوە ئەم ساڵ یاخۆ لە چەند هەفتەی داهاتوو کۆتا ئەپدەیتی لە بۆ دێ کە یاریەکە ئۆنلاینە 2000 ئەپدەیتی لە بۆ دێ و ئیدی کۆتایی پێدێ بە بەرەمێنانی بەڵام دەڵێ یاریەکە بۆ چەندی ساڵی دیکەش هەب پلەیبڵ دەبێ وەتە دەتوانی یاریەکان بکەی سێڤەرەکان داناخەن
بەڵام دیتاوی چیکە کۆنتێتی نوێ بۆ بڵاو ناکرێتەوە. پێشوازە خراپەکان لە یاری ماینز ئایۆ ئینتراکتیڤ کە خاوەنی یاریەکانی هیتمانە کۆڵابێکیان ڕاگەیان بوو لەگەڵ جەماعەتی ماینز بێکەوە کارکتری هیتمان بینە ناو ماینز ینی دیLCێک بڵاو بکەنەوە لە بۆ هیتمانی کە ماینز تێدا بین لە بۆ ماینز دیLCێک بڵاو کە هیتمانی تێدا بی ئەو هاویشەکە پێمابی بەڵام بەداخۆ کانسڵ کرا بەهۆی ئەوەی کە بیلد ڕاکت بۆی کە کۆمپانیاکەی ماینزایە بەداخۆ وەزعی زۆ خراپە میهیم ئەوە نایبینی نە داهاتوویەکی نزیکدا یاخۆ نایبینی تاستۆ ئیدی باوەڕ ناکەم شتی چوار بینەوە. ئەپدێتێکی نوێژ لە بۆ سویچ 2 بەردەستە ئێستا ئەو یاریانەی کە لەسەر یاریەکانی سویچ 1 کە هەت بوو پێشتر نەدەتوانی بە کواڵیتی 1080p واتە فول کوالێت لەسەر بە شێوەی هاندهێڵد لەسەر سویچ 2 بیکێ بەڵام ئەپدێتە نوێیە سەرجەم یاریەکانی سویچ 1 ئۆتۆماتیک بە شێوەی هاندهێڵد دەبنە 1080p واتە ڕێزەڵوشنیان بەرز دەکرێتەوە کە ئەمەش یەکێکە لەو داواکارانی خەڵکێکی زۆر کە سویچیان کردووە دەیانویست ئەم شتا هەبێ. وەروە یاری سپنارەکە تو بە شێوەیەکی فەرمی بە شێوەی ئێرلی ئاکسس بڵاو کرایەوە بەهۆی ئەوەی لە دادگا توانیان بەشێک لە کەیسەکە لە کرافتن ببنەوە هەمیان نەبێتەوە بەڵام بەشێکیان برتەوە کە هۆکارەکەش ئەوە بووکە لاانە دوور درێژی باسی بکەم بەڵام بە کورتی بۆتان باس بکەم سەپناڕەکە یەکێکە لە یاریە بەناوبانکان کە سەپناڕەکە یەک زۆر بەناوبانک بوو بۆ یەش کۆمپانیای کرافتنی سەر بە کۆمپانیاش چینیە بەڵام لە ئەمریکا ئێستەکە هەیە جەماعەت سینەکانە جەماعەتی پەبجی ئەوانەیە کرافتن ئەوان سەپناڕەکە تویان ئەنی کۆمپانیەکەیان کڕی و ئەوان بەرەمێنان و بەرهێنانیان تێدا کرد بۆ یاریەکە دروست بکەن بەشی دوام بەڵام شتێکیان دانابووێنە عقدەکەیان ئەگەر یاریەکە لە ماوەی مثلا بڵاوبوونەوەی بتوانێت 10 میلیۆن کۆپیە بفرۆشێت جەنازان بزەم ژمارەکەتەوە بەڵام ئەگەر 10 میلیۆن کۆپیە بفرۆشێم 250 میلیۆن دلار دەداتە کۆمپانیاکە و هەمووشیان بۆنسێکی گەورە وەردەگرن واتە پاداشتێکی گەورە مکافئەی 150 میلیۆن دلاری دەتوانێت بەسەر لە خۆی بەسەر ستافەکەی خۆی دابش بکات جەماعەت سەپناڕەکە. پێشەوە یاریەکە بڵاو بکەنەوە بەڕێوەبەری جێبەجێکاری ئەو ستودیۆی ئەنۆن وۆڵدز کە سەپناڕەکە دروست دەکات بەڕێوەبەری ستودیۆکەیان دەرکرد بۆ ئەوەی کرافتن ئەو 150 میلیۆن دلاریان نەداتێت چکە دەیانزانی ئەو یاری 10 میلیۆن کۆپی دەفرۆشێت لەبەر یاری سەپناڕەکە وەکوتم زۆر بەناوبانگە لە جیهان لە کوردستان زۆر بەناوبانگە. بۆی کێشە چونە دادگای یاریەکە تۆزێت دو ئاخرا بۆ هەڵدا بەزم ئێستا لە دادگای جەماعەتی ئەنۆن وۆڵدز توانیان بەشێک لە کەیسەکە ببنەوە و یاریەکەیان بڵاو کردەوە بە شێوەی ئێرلی ئاکسس هیوادارن بتوانن 10 میلیۆن کۆپیە بفرۆشن بۆ 150 میلیۆن دلاری کە پارێک خەیاڵی بەڕاستی خۆشیان زۆرینە نزیکەی چەندە 30 کەسێکن پێم وابی ناگەنە 100 کەس 30 کەس 150 میلیۆن دلاری وەربگری بووم توڵی عمریان ئەو پارەیە بەشیان دەکات بە شێوەیە کە پارەکە 1000 زۆر جەگە عاقڵ بن تا بۆ پارەیە ستودیۆکی خۆیان لە کرافتنی بکڕنەوە ئیدی تا خۆیان یاری بەرهەم بێنە بەر سەپناڕەکە وەکوتم یاری زۆر بن هیوادارم سەرکەوتوو بن لە بەروی سەپناڕەکە هەواداری 1000 زۆرە بە کوردی بڵێم یار ریزنیڤڵ 6 گەیشتە 6 میلیۆن کۆپیکە زۆر دڵخۆشم کاپکۆم بەو شێوازە سەرکەوتووە لەسەر ئەم سەرکەوتنی کاپکۆم محەممەد بن سەلمان شازادەی جێنشینی مەملەکەتی سعودیە باشە ڕقمێکی سعودیە ئۆکەی لە ڕووی سیاسیەوە سەتا پێنجی خۆی نا بەڵام کۆمپانیای کە ئەو سەحەبیتی سەتا پێنجیان لە کۆمپانیای کاپکۆم کڕیەوە وەکو پشک بەهۆی سەرکەوتنی بێگومان ریزنیڤڵ ڕەکویەم کە ئێستا پشکەکانی کاپکۆم لە جیهان بازار جیهان زۆر بە قیمەت بووینە کە ئەمە یەکەم جارە بەخۆی پێشتریش پشتیان هەبوو بەڵام یەکەم جار لە 2022ەوە ئەوەندە پشکیان بکڕن لە ماوەی چەند پێشە ڕۆژێک ڕابردوو کردیان بەڵام پرسیارەکە ئەوێ موشەی ئێرانیان پێ دەکەی حالیان سعودیە درۆنیان پێ دەکەی کاکم محەممەد بن سەلمان کۆمپانیەکەی خەریکی کڕینی پشکەکانی یاری کۆمپانیای کاپکۆمەکە یاری ریزنیڤڵ دروست دەکات بۆیە ڤیدیۆ گەیم هەموو کاتێک ڤیدیۆ گەیم تکایە لەناو شەڕیش هەر ڤیدیۆ گەیم قەت ڤیدیۆ گەیم لەبیر مەکە یاری لایز ئۆف پی توانی 4 میلیۆن کۆپی تاوە ئێستا لێ بفرۆشێم ئێستا ناوێنە ناوە فرانچایز واتە زنجیرە یاریە ئەکید بن لەوەی لایز ئۆف پی بەشی دیکەشی دەبێم خەوارێکی خۆش و تۆزای ناخۆشی لە بۆ مێتە بەڵام لەوەی مەخۆشە مارک زەکەربەرگ لە کۆتاییدا کۆتایی بە مێتاڤەرس هێنا ئەو پرۆژە گەورە و زەوەلاحی کە پێی وابوو خەڵک بە شێوەیەکی تاوا دەبێتە دیجیتاڵی و ئارد و خانی و شت بە شێوەی دیجیتالی لەناو مێتاڤەرسی دنیا درۆیەکەی مارک زەکەربەرگ دەکڕی کە 80 میلیارد دلاری تاوەکو ئێستا لێ خەرج کرد ناوی کۆمپانیاکەی لە فەیسبوک و گۆڕی بۆ مێتا و هەڵدا و بەزمێکی گەورە دروست کرد وەختی کۆڕۆنای و پێمابی لە کۆتاییدا کۆتایی پێهێنا 80 میلیارد دلاریشی ناو خەرج کرد 80 میلیارد دلار لە مێتای چنیە لە بەروی مێتا خاوەنی 100 میلیۆن دلار 100 میلیارد دلار 80 میلیارد حسابی خۆتان بکەن جەنجی ئێستای ئەمریکا لەگەڵ ئێران
ئەمریکا تاوەکو ئێستا بە شێوەیەکی فەرمی نازانم نافەرمیزە بەڵام بە شێوەیەکی فەرمی تێچووەکەی نەگەیشتێتە 20 ملیار دلار لەسەری کە ئەو هەموو هەڵاو بەزمایان لە جیهان دروست کردی تێچووی هەموو شەڕەکەش 92 ملیار دلار تاوەکو ئێستا یعنی ئەو زەرەر و زیانی بەر ئێران و بەر وڵاتانی کەندا بە هەمووی بای 92 ملیار دلاری زەریان پێکەتیە مارک زەکەربەرگ بە تەنیا 80 ملیار دلاری لە مێتاڤێرس سەرف کرد و پرۆژەکەش شکستیەنەوەی تیش نەبووە بۆیە کە دەڵێم کۆمپانیای تەکنۆلۆژی ئەمریکا لۆ زەبەلاحە لەبەر چەند ناڵێم بێعقڵ بەڵام لەبەر چەند کەسێکی ئەو هەنە کە عاقڵم پارێکی خەیاڵی لە من و تو کۆ دەکەنەوە ئەمریکای دەبەنە جیهانێکە ئەمەش پێیان دەڵێن کافر و نەزان و هیچ و نازانم چ لە خۆمان دانیشتنەماری بەس فەرشی دەکەین بزان ئەوان چ دەکەن ئەمە چ دەکەین ئەو جیاوازێکەیە 80 ملیار دلار دەست دەکات من بەردەوامە لە ژیانی ژمایە ئەم پێزان نای بزر دەکەی دەری بژکردی کوبین بشت مهم تڕۆیلەرێکی نوێ لە بۆ یاری چاڕوانکراوی خۆم هیچ لە یاریە ئەوانەی کە زۆر ئەنتیسپیتم بیکەم یاری لەگۆ باتمانە کە دەزانم لێگۆ لە منداڵانە بەڵام کی پێتکەم مندارم هەشتا ڕاستەوە سیسار بەس هەم مندارم مهم تڕۆیلەرێکی نوێ لە بۆ بڵاوکرایەوە خۆشبەختانە بەرواری یاریەکە لە جاتی دوا بەخری هەفتەیەک هێنایانە پێش ئێستا بڕیاری یاریەکە لە 22 مانجی 5 ئەم ساڵ بڵاو بکرێتەوە بێمە سەرهاوڵەکانی پلەیستەیشن لە گەورزین هەڵ دێم هەفتێشمان هەر سەرۆکی کۆمپانی تێکتوو بوو لە بەرەوەی لە مقابلەکەی کە باسییان کرد باسی چی کرد وتیان پێت وایە نێکس جێن واتە پلەیستەیشن 5 و ئێکسبۆکسی داهاتوو بەهۆی کورتێنانی ڕام و SSD و هەڵا بەزمەی لە جیهان هەیە پێت وایە دوا دەخرێ یان لە کاتی خۆی بڵاو دەکرێتەوە تێکتووش بوتیم نەخێر جەماعەت تێکتوو جەماعەت ڕۆکستاری بەڕێوەبەری گشتیان وتی نەخێر ئەو هەڵا بەزمەی هەیە تأثیر لەسەر بڵاوبوونەوەی نەوەی داهاتی کۆنسڵەکان ناکات پێکمان کابرا دەزانی ینی تێکتوی جێگە لە کۆمپانیا زەویەکان یاریەکان پێکمان سەڵسەد نازانین دەکرێت دوا بخرێ پێکمان ئەو قسەی هەدەکەم لەبەرەوەی جیهانە دی شەڕە ئەمریکا ئیسرائیل ئێرانە سوزام هەشتا ڕوودا باز مهم دەڵێ من ناڵێت دڵنیام بەڵام دەڵێم پێم وانە و هیچ کاریگەری بکاتە سەر بڵاوبوونەوەی نەوەی داهاتی کۆنسڵەکانە بەرەوەی پێکمانەوەم پێشتر حسابات توشتی خۆیان کردی بەس مهم دڵخۆشم وەکو خۆم من وتم 5 ساڵە پلەیستەیشن 7 ساڵە 6 ساڵە PS5 هەیە زۆر ئاسایی ساڵی داهاتوو PS6 بکڕم 7 ساڵە هیتم 7 ساڵ تەمەنە ڕاستە زووە هێشتا پێمان زووە بەڵام ئاساییە بە بڕای من ساڵی داهاتوو پلەیستەیشن 5 نوێ ئێکسبۆکسی نوێ بڵاو بکرێتەوە حەزمان لێ بوو دەیکڕین سەری باش بوو ماسفەت حەزمانی نەبوو چاوەڕێ دەکەین وەکو یاریەکان ڕۆژێکەمە هەفتاداری نیانکڕین ئۆکێ بێنە سەر پلەیستەیشن پۆرتال بە سوپرایز سۆنی هێشتا هەر سەپۆرتی دەکەن لە بەرەوەی زۆری لەفرۆشتووە ئاپدێتی چوونێ لە بۆ پلەیستەیشن پۆرتال بڵاو کردەوە ئێستا مۆدێکی نوێی 1080p بڵاو کردەوە تا کواڵیتی یاریەکە 1080p بەڵام باندبوتێکی زیاتر بەکاردێنەوە تا مێگابایتی زیاتر بەکاردێنێ بۆ ڤیژوەڵەکەت و ڕێزۆلوشن بەرزترە بەڵام ڕێزۆلوشنەکەی بەرزترە بەڵام دەبی ئاگاداری ئەوەش بیکە لەبەر بەرزبوونی کواڵیتی ئینتەرنێت زیاتر بەکاردەهێنێ لە هەمان کاتدا ئەپدێتی نوێیان بڵاو کردەوە کە ئێستا یاریەکان نمونە سێچار مۆدێڵ و ینی سێچار ئێدیشنیان هەیە دەتوانین ئەو یاری دەتەوێت چ ئێدیشنێک ئەویان هەر بژێریم وەروە لۆگین و سکانکردنی وەشتانەشیان باشتر کردووە لە بۆ زەمادەی کە هیتیانە وەرا پلەیستەیشن بە فەرمی لە نامەیەک ڕایگەیان کەەوە چیدی ینی لەم ساڵ لە مانجی نوێ ئەم ساڵ مارکتینگی پلەیستەیشن نێتوۆرک یاخود ناوی پلەیستەیشن نێتوۆرک لە ڕووی براندینگەوە لا دەدەن ئادەیکە شتێکی دیکە جێشتا شتیان نەکردو پلەیستەیشن نێتوۆرک دەبێتە چیم کە پێما پەیوەندی بە پلەیستەیشن 6ەوە هەیە ئێستا ئامادەکاری دەکەن بە پلەیستەیشن 6 چکۆ حرەکەی کەمیانە پلەیستەیشن نێتوۆرک یاخود نێتوۆرکی پلەیستەیشن قسەکەش بۆ هەروە ئینتەرنێتی پلەیستەیشن نێتوۆرک چییە پلەیستەیشن نێتوۆرک لە ڕێگەی پلەیستەیشن نێتوۆرکی تۆ دەتوانین داخلی ئۆنلاین بین داوڵۆد دیاریەکان بکەی ئینتەرنێت بەستانەوەی ئینتەرنێتە بە پلەیستەیشن نەکەت پێشترێ یاخود ئێستاش ناوەکەی پلەیستەیشن نێتوۆرکە جەماعەت پلەیستەیشن پڵس تێدا شتەکانکی تێدا گەورەیە پلەیستەیشن نێتوۆرک نێتوۆرکێکی گەورەیە سێڤەرێکی گەورەیە یاخود پێمان دەوت PSN لەمە دووە دەڵێ لە مانجی نوێی ئەم ساڵەوە ئیدی ئەم ناوە نامێنێ بەڵام هەموو شتەکان وەک خۆی دەمێنێ مەسەڵەن ئەو شتانی کە کڕیوتە پارەت پێداوە ئەڤەتارە یاریە سبسکریپشنەکانە هەر هەمووی دەمێنێت تەنیا لۆگۆ براندینگەکە نامێنێت دەبێتە شتێکی دیکە جا بێگومان من وەک خۆم ڕێی خۆم تا پێ بڵێم ئەمە ئامادەکاریی گەورەی لە بە PS6 لەوانێ مارکتینگکە لەگەڵ PS6 دەست پێ بکە بەس نازانم بەس مهم ئەمە پلەیستەیشن نێتوۆرکە وەروە بەشەی سوپرایز سۆنی هێشتا بەردەوامە لە ئەپدێتکردنەوەی PS3 بەڵێ ئەپدێتی 4.03 بۆ بڵاو کردەوە کە ئەپدێتیشی 200 مێگابایتیە 200 مێگابایتە دەتوانین ئێستا داوڵۆندی بکەین کە چ دەکاتن ئەندێک
فیچر و شتت باشتر دەکات بەڵام زیاتر دەڵێ زیاتر ستێبڵەتی و ئینهانس سکیۆریتیمان کردووە ستێبڵەتی کۆنسۆڵەکەت باشتر کار دەکات جێگیرترە و لە ڕووی سکیۆریتیەوە باشتر دەکات کە بێگومان شتێکی زۆر مەسەڵەن گەورە نییە بڵێم ئەپدێتەکە بەڵام ئەپدێتەکە چی گەورەیە کەوە تۆ PS3 لە ساڵی 2008 بڵاو کراوەتەوە 8 هاوڕێنی خۆشەویستم 8 یعنی ئێستا 2010 لە بۆ ئێستا دەکات چەند ساڵ 2010 لەوە 20 دەکات 10 ساڵ دەکات 16 ساڵ 17 ساڵە ئەو کۆنسۆڵە بڵاو کرێتەوە بیکاریم خراپە لۆی ئالێکنەوە 8 ساڵە سۆنی بەردامە لە ئەپدێتکردنەوەی کۆنسۆڵە بەم شێوازە دەیانەوە سیقە دروست بکەن کە توورە نەو نێتوەرچیوان پەری سرف پەر سرف بکە ئۆکەی سۆنی بەشەیەکی بەبێ دەنجی تەنیا هەندێک شوێن زانیان ئەگەنا بەشێکی فەرمی ڕای نەگەیان بەڵام بەبێ دەنجی دوو یاری ئەکسکلوسیڤیان لەناو PSVR 2 شەتداون کرد سەڤەرەکانیان داخست کە فایروۆڵ بوو ئەو یارێک بەناوبانکە فایروۆڵە کە لە 2023 بڵاو کراوە یارەکە کە تەقیکردنە جەماعەتی سۆنی بە خۆیان دروستیان کرد یاریەکە لە دوای 3 ساڵ هیچی کۆتایی بە بەرهمێنان و ڕتەنات سێڤەرەکانیشیان داخستیان کە بەداخەوە PSVR بەو شێوازە سۆنی سەپۆرتی ناکە و کارەکە شوێک کەمفرۆشەیە هەروە لەم هەفتەیە دیجیتال فاوندری هاتە سەر تەکنۆلۆژیای نوێیەکەی PSSR 2 کە خۆی ناوی PSR 2 نیە تەنیا ناوی تەکنۆلۆژیای نوێی PSR بەڵام ئەمە دەڵێن PSR 2 بۆی ئاسانتر تێبگەین ئەپدێتی نوێیەکەیان تاقی کردو لە چەندین یاری و دەڵێن زۆربەی یاریەکان کواڵەتی یاریەکان بەرزتر و بەرزترکرایتەوە کێشەکانی PSSری ڕەسەنیان باشتر کردن کێشەی شیمرینگیان هەبوو شیمرینگ واتە نۆیزێکی گەورە دروست دەبوو چکە فلتەری دینۆیز هەیە لە یاریەکان کاتە یاریەکە نۆیز دروست دەکات فلتەری دینۆیزمان هەیە کە نۆیزەکان لا دەدا نۆیز مەستمە و خاڵە بچووکانێک کە یاریەکان دەیبینی زۆر ناڕێکە ناڕوونە غێمە صافی دەکات PSRەکە نوێیەکە دەڵێن زۆر جوانتر باشتر خۆی پیشان دەدا واتە یاریەکان باشتر پیشان دەدا ئەپدێتێکی گەورەش لە بۆ یاری مارەتۆن بڵاو کرایەوە کە هەندێک لە داواکاریەکانی خەڵکیان بەجێ خەڵکیکردن داواکاریەکانمە ئێستا گول لە زۆر ناڕوە وەکو پێشتر زیاتر دەڕۆی بە قسەی گەیمەر چکە منم کردێتنیە خوێنێتمەوە لە ئۆنلاین وەروە چەندین کێشەی داراییشان هەبوو نمونە تۆ سکینێکە بەسە سکین بە $10 بە $11 بوو نەک $10 تۆ دەتوانی بای $10 شت بکڕیوە بە $20 کڕی بە دەتوانین سکینێک بکڕێت ئەوشتە قۆڕەشیان لادا ئەوەش تەڵەیەکی گەورە بوو لە گەیمەران چەندیش کەشیان کردی و باتڵ پاس شتەکانی خۆیان کە نازانم ناوی چییە باشتریان کردێ بە حساب کتاب وەروە ترۆیدەشی نوێ لە بۆ یاری ساڕۆسی بڵاو کرایەوە کە کواڵەتی یاریەکەمان زیاتر پێ پیشان دەداتە PS5 و فیچەرەکانی PS5 پیشان دەلێنە منە 3D ساوندەکەی دەڵێ ئەوهایە جوانتر دیارە و باشتر دیارە یاخود باشتر گوێ لێ دەبێ شتانە هاپتیک فیدباک و ئەو شتانەی تێدایە SSD-کە زۆر سریعە یەکسەر یاریەکە خۆی لۆد دەکەم ئەمەش یەکێکە لە مواصفاتەکانی مثلا PS5 کە فیچەری تایبەت بەخۆی هەیە و یاریەکەش خۆی سۆین دروستی دەکە بۆش تاو سوودە توانەکانی PS5 وەردەگرێت بێمە سەر ئەو شتەی کە ڕیکۆردی GTA 6 شکان واتە بە پێش GTA 6 کە تۆ لەو شتەی ئەویستە ترۆیدەرە نوێیەکەی فیلمی سپایدەرمان نیو دێ سپایدەرمان نیو دێ بێگومان چوارەم فیلمی سپایدەرمانەکەی تۆم هۆڵاندا زنجیرە نوێیەکەی مارڤڵ لەناو زنجیرە نوێیەکەی مارڤڵ کە سۆنی بەرهەمی دێنێ بۆش جەماعەت پلەیستەیشن ڕێکلامێکی گەورەیان بۆ کردبووە سۆنی مارڤڵ بێکەوە بەرهەمی دێنێ لەگەڵ دیزنی بەڵام آیپێکە سۆنی خاوەندەرێکی سپایدەرمان دەکەن نەیفرۆشکاتی خۆی بەس مهم زیاتر تەنیا لە یەک ڕۆژی بڵاوبوونەوەی زیاتر لە 500 ملیۆن دانە ویو هەبوو لە ئۆنلاین کە ڕیکۆردی GTA 6 شکان کە GTA 6 پێم وابی 475 ملیۆن ویو هەبوو کە ڕیکۆردی جیهانی بۆ هەر ترۆیەرێک لە ڕۆژێکەکەی بڵاوبوونەوەی بەڵام ئەمە 500 ملیۆنی قەپات کرد هۆکارەکەش بێگومانەوەیە کە ئەم سپایدەرمانە نوێیە زۆر پرسیارمان جواب داتەوە نمونە لە کۆتایی سپایدەرمانی ڕابردوو پیتەر پارکەر ناوی خۆی لە جیهانەکە سڕیەوە خەڵکی تەنین ناوی نازانن مەسەلەن خۆشەویستەکەی MJ برادەرەکەی خۆیتی ناوی نازانن چی بەسەر دێوە ترۆیەرەکە سندواتشە بەڕاستی زۆر کارکتەری هەیە پێم وایە زۆر کارکتەر هەیە لە فیلمەکەی جگە لەوانەی کە پیشانیان دای بە فەرمی جگە لەوانەی کە دەگەڕێنەوەش ئەزۆری کارکتەرێکی دایە مثلا دێردەڤڵ دەنگۆیەکی گەورە هەیە کە تێداوی بەڵام لە ترۆیەرەکە پیشانی نەدا هۆکارەکەی ئەوەیە بگومان سڕیتیان لە ترۆیەرەکەی کاتی خۆشی ئەو بەزمیان کرد کە سێ سپایدەرمانەکە بوو یەک سپایدەرمانیان پیشاندای بەڵام زۆر شتی دای و زۆر چاوەڕوانم سپایدەرمانی چێک لە کارکتەر دڵخوازەکانم لە منداڵیەوە چاوەڕوانی ئەو بەشە بێبەسەڵەکانی ئێکسبۆکس و ئەو شتێک کە فیل سپێنسەر وتی نەخێر ناتە سەر PS5 لە کۆتایی داهاتە سەر PS5 ئەویش یاری ستارفیلدە بە فەرمی ئاشکرا کرێتەوە یاریەکە لە هەفتی مانجی 4 دێتە سەر PS5 و نرخی یاریەکەش
$50 دەبی لەگەڵ هاتنی یاریەکەش بۆ PS5 بگومان زۆرێک لە مواصفاتەکانی PS5 کار پێ دەکەن نمونە دەڵێ تەنانەت سود لە لایتەکانی لایت بارەکەی PS5 وەردەگرن وەکو لۆدینگ و تەرتیبات و شت هاپتیک فیدباک و 3D ساوند و هەموو مواصفاتەکانی PS5 دەڵێ سودی لێ وەردەگرن ئەو مقابلەیەکی برادەرەکەی خۆشمان تۆت هاوەردیان کرد لە مەفتەیە بێثێزدای کە دەرهێنێت یاریەکەیان وتی بەڵێ لە سەرتاوە دەمووی زیارێ ئەو یاری لەسەر PS5 بڵاو بکرێتەوە بەڵام بێگومان دەڵێ وتی سیاسەتی کۆمپانیا شتانە هاتە دوای چاپ دوالات دەکۆتای دەستا ڕێگەیان پێدەن کە لەسەر PS5 بڵاوی بکەینەوە بۆیش لەسەر PS5 بڵاوی دەکەینەوە بێگومان ستارفیلد یاریش تۆزەی ئاڵۆزە باسکردنی لە بەرەوەی یەکێکە لە یاریە زەبەلاحەکان لە هەمان کاتدا یەکێش نییە لە یاریە زەبەلاحەکان وەکو ئێکسبۆکس سەریکی بەڵێ یەکێک لەو یاریە زەبەلاحانە بڵاوی کردو بەڵام وەکو کاریگەری ئەو کاریگەری نەبوو ئایا کارگەریکە ئەوە نەبوو کە جەماعەتی ئێکسبۆکسی زۆر بەدڵیان نەبوو یان هەبەجددی یاریەکە زۆر باشە منەوە خۆم زۆر بەدڵم نەبوو یاریەکە لەبەرەوەی پێستم کرد زۆر شوێنی زۆر شتی بەتاڵی تێدا بەتاڵ یعنی شتی هیچ تێدا کە دەیکە هیچ چێژەکەت پێ نابەخشی دیزاینەکەیم زۆر بەدڵ نەبوو بەڵام ئێستا گەیمەران PS5 تاقی دەکەنەوە بزانم ئاوانستەڵێن لافتەکانی داهاتوودا وەرە یاریی دیکە سە PS5 کە ئەوشیان بەڵام ئەویان ئێکسپۆکسی کاتی ئێکسبۆکس بوو ئەوش یاری South of Midnight کە بڕیارە لە سیڤێکی ئەم مانگە بێتە سەر PS5 وەروە ئەپدێتێکی زۆر ناوازش بۆ گەیمەرانی ئێکسبۆکس لە مەفتەیە بەرز بوو کە بەڕاستی ئەپدێتێکی جوانە نمونە لەناو گروپەکان دەتوانی ئادهۆمی باشتر دابنێ یا خوشتی باشتر لەناو گروپەکان دابنێ و کەستم کەلەرت هەیە ئێستا دەتوانی هەر ڕەنگێکت دەوێت بۆ خۆت لەناو ئێکسبۆکسەکەت ڕەنگەکەت بە شێوەیەکی باشتر و جوانتر و ئەو ڕەنگی دڵخواستە هەڵی بژێری وەرە کویک ریزومیان دەستکاری کردو ئێستا چەندین ئۆپشنی دیکە تێ دەتوانی مانێجی بکەی ئایا چی یاریەک کویک ریزومی هەبێ یاخۆ نەبێ یاری با یاری دەتوانی مانێجیان بکەین وەروە پرۆفایل باجیان لە بۆ شوێنی گایدەکەش زیاد کرد بکە لێ دەتوانی مثلا پرۆفایل باجەکانە بۆ خۆت هەڵبژێریم وەرا بێگومان ئەپدێت نوێیە شکلەی ئێکسبۆکس بە گشتی جوانتر و باشتر دەکات خۆشەویستانم ئەوەش بەرنامەی سفرێکژیری بوو هیوادارم جەژنێکی خۆش بەڕێ بکەن نەورۆزێکی خۆش بەڕێ بکەن چەند زەم بارانە بەڵام هیوادارم تەندروستیان باش بێ لە شەڕ و شۆڵ دوور بن چاوتان ماز دەکەم تا هەفتەی داهاتوو بەخۆی گەورتان سپێرم خودا و لەگەر